جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک عەبدولستار زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان. دەمەوێت سەرنجی بەڕێزیشت لەسەر پرۆسەی هەڵبژاردن بزانم کە سپەی سی ئەیلولە پێتان و ئومێدتان هەیە کە هەڵبژاردن گۆڕانکاری دروستکە و چ جۆرە هەڵبژاردنێک دەتوانێت گۆڕانکاری دروستکە بۆ 4 ساڵی ئایندە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، من سەلام و ڕێزم بۆ هەموو لایەکەیە بە تایبەتی ئەوەی بە ڕێز و خۆشەویست و بینەرانتان. خوای گەورە هەموو لایەکمان سەرفراز بکە و لەم هەڵبژاردنەدا خەڵک هەڵوێستی خۆی بنوێنێ و بڕیاری خۆی بدا بۆ گۆڕانکاری، بۆ چاکسازی و بۆ ڕەتکردنەوەی ستەم و زوڵمی چەند ساڵەی کە کراوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە دامودەستگاکانی هەرێمی کوردستانیش کە هێندێکیان پەک خران و هێندێکیان ئیفلیس کران. ئومێد دەکەم کە ئینشاڵڵا ئەم هەڵبژاردنە وەرسەرخانێکی گەورە بێت لە مێژووی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان. بەڵام بێگومان ئەوەش بە هەڵوێست و بە هیمەت و بە جورئەتی هاوڵاتیانەوە دەکرێت و دەبێت ئامادەیی ئەو هەڵوێستە گچکیان هەبێت کە دەنگدانە، یعنی هەڵوێستێکی زۆر گەورەش نییە، بەڵام پێویستیشە بەڕاستی و گرنگیشە لەم قۆناغەدا بۆ گۆڕانکاری، بۆ چاکسازی لە سیستەمی بەڕێوەبردنمان لە نوێنەراتیکردنی خەڵک لە پەرلەماندا، لە دامەزراوەی جێبەجێکردن لە حکومەتدا خۆی دەبینێتەوە، لە ئەنجومەنی دادوەری کە لە قەزا خۆی دەبینێتەوە. پێویستمان بە گۆڕانکاری هەیە لەم موسسات و دامەزراوانە بە شێوەیە بێت کە وڵاتی ئێمەش بە وڵاتان بچێ و هاوڵاتی ئێمەش وەکو هاوڵاتیانی وڵاتان سەرفراز بێ، ئازاد بێ و خۆشگوزەران بێ و ژیانی ئاسایی و یاسایی هەبێت لە وڵاتی خۆ. کاک عەبدولستار چ جۆرە هەڵبژاردنی گۆڕانکاری دروست دەکات؟ ئێمە هەڵبژاردننی زۆرمان کردووە مەسەلەن لە دوای ساڵی 1992 ئێستا کە سپەیە، ینی چ جۆرە هەڵبژاردنێک، ینی هاوڵاتی بە چ پێوەرێک دەتوانێت گۆڕانکاری دروستکات بۆ 4 ساڵی ئایندەی خۆی؟ خۆی پێمە دوو مەرزی پێویستە. یەکەمیان پێویستی بەوە هەیە کە هاوڵاتی بڕیاری خۆی بدا و هاوڵاتی بڕیاری گۆڕانکاری بدا و بڕیاری چاکسازی بدا و ئەگەر پێویست بێ بە دەنجی بڕیاری پاکسازیش بدا. ئەوە لەدەست هاوڵاتی بەڕاستی. تا ئێستا دەسەڵات و بڕیار بەدەست دامەزراوەکان بۆ بە تایبەتی دامەزراوەی ڕاپەڕاندن کە حکومەتە، دامەزراوەی یاسادانن کە پەرلەمانە، بەڵام ئێستا کەوتوتە دەست هاوڵاتی. دەبێ هاوڵاتی بڕیاریم گۆڕانکاری بدا، دەبێ هاوڵاتی شێوازی بەڕێوەبردننی ئەم وڵاتە بگۆڕێ و پاشانیش هەڵبژاردنێک کە پاک و بێگەرد بێ، هەڵبژاردنێک کە دوور لە تەزویر و لە خروقات بێ و دوور لە فڕوفێڵ بێ یا دوور لە فشار و تەماع و بەرنام بێ. چونکە بەداخەوە لە قۆناغی ڕابردوودا دەسەڵات لە هەرێمی کوردستان لە زۆنی زەرد و لە زۆنی سەوز بەهۆی دەسەڵاتێکە هەیەیان بووە، هەم تەماعیان بەر خەڵک ناوە، ینی خەڵکیشیان ناچار کردووە کە لەگەڵیان بێ، بەرژەوەندەکانیان بەخۆیان و بەسۆتەوە، بە حزبەکانیان بەسۆتەوە و هەم فشاریشان هەبوو بەڕاستی بەسەر خەڵکەوە کە بەو شێوێ بن کە ئەوان دەیانەوێ و لە هەمان کاتدا کە دەسەڵاتیان هەبووە تەزویریشان زۆر کردووە. هەموو دنیا شاهێدە، خەڵک شاهێدە لەوەی 12/5 کە ئەنجامەکان ینی دیار بوو کە هیچ کامێک لەو لایەنەی کە براوە بوون و دڵیان پێی خۆش بوو و ئەوانش کە بە حساب کەمیان هێنابوو دەنگی ڕاستەقینی زۆر هیچیان نەبوو. بەڵێ باز دەبێت چی بکرێ بە پێوەر بۆ مەسەلەن ڕۆژی دەنگدان، مەسەلەن تاقیکردنەوەی هێزە سیاسیەکان، نمونەی 27 ساڵی حکومڕانی چی بکرێ بە پێوەر بۆ ئێمە بتوانین لەسەرم ئەوەی کە لە بەردەستمان بووە، ئەو نمونەی کە 27 ساڵ لە بەردەستمان بووە سوودی لەوەرگین بۆ ئایندەمان؟ بەڕای من پێوەر دەبێ تەماشای ڕابردووی ئەو حیزب لایەنانە بکرێت، تەماشای ڕابردووی ئەو لیست و قەوارانە بکرێت و حتا تەماشای ڕابردوو هەڵوێستی کەسەکانی بکرێت کە دیارە هەڵبژاردنەکانی سەکراوەیە. بڵم ئەگەر باسی کۆمەڵی ئیسلامی بکەین، ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین با تەماشای هەڵوێستی سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن لە قۆناغی ڕابردوودا. ئایا کۆمەڵی ئیسلامی بڕیارە سیاسیەکانی هەڵوێستە سیاسیەکانی لە بەرژەوەندی حیزبەکەی بووە کە نانبڕاو بووە کە کەسی بۆ دانەمەزراوە کە وەکو من جاری کەش باسم کردووانی 1000 خانەنشینمان هەبووە کە بەپێی یاسای پەرلەمان خانەنشین دەبن، بەڵام لەبەرەوەی کە بەشداری کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی هەرێممان نەکرد کە دەشمانزانی هەڵوێستان دەبێ و ئەم خانەنشینانە ناکەن
چکە وڵاتە بەم شێوەیە خۆ یاسا سەروەر نییە بەڵام لەبەرەوەی کە بە بەرژەوەندیمان نەزانی بۆ هەرێمی کوردستان و بە وەکو هەڵوێستێکی سیاسی ئێمە بەشداریمان نەکردووە با تەماشای بەڕاستی هەڵوێستە سیاسیەکانی بکەن ئایا لە بەرژەوەندی خەڵک بووە لە بەرژەوەندی خۆی و حزبەکەی بووە با تەماشای هەڵوێستی فراکسیۆنەکانی بکەن لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق و با تەماشای کار و چالەشیەکانی ئەوانە بکەن کە لە ئەنجومەنی لە حکوومەتە خۆجێیەکان بەشدارن بە بەڕێوەبەری گشتی بە قایمقاممان بە مدیر ناحیەمان و با تەماشای تیمی بەزار لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی هەشتم بکەن ئایا ئەمانە پێوە نین ینی بۆی کە خەڵک بەیانی کە دەنگ دەدا دەنگ بەشێ بدا لە بەرامبەریشدا با تەماشای هەڵوێستی سیاسی حزبەکانی دەسەڵاتدار بکەن ئایا ئەو نەهامەتی و بەدبەختەی کە بەسەر هاوڵاتیان هاتبچێ بەسەری هێناون ئایا ئەو هەژاری کە بەرۆکی زۆرێک لە هاوڵاتیان ئێمە گرتوێتەوە لەگەڵ ئەو سامان سەرۆکی کەرواتە هەیە چێ تووشی کردوون با من شێک ببژێڕمەوە یعنی توخوا لە وڵاتە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتێک تەلەفۆن دەکات دەڵێکاکە ینی لە فریان وەرن ئەمن خانم کرێیە 4 منداڵم هەیە تەبان وتی بەخوای قەسەم ینی نانی ئێوارەمان نێ بیخۆن ئەگە دراوسەکانمان بۆمان نێنن ئەمش کەسێکم نردم کاکە بڕۆ تاقیق بزانین داخۆ وەزەکە چۆنە هاتەوە گوتی وەڵای فلان کەس خوا دەزانێ هەموو ماڵەکەی با 100,000 دیاری نابێ ئێمە بە هەر حەڵ هاوکاریێکمان کردووانە ئەم ماڵە تا بەیانی گریاون و پاراونەوە کە خوا دەرگەشی خێری بە ئاستەم لێکردنەوە لە ڕێگەی ئێمەوە کاکە وڵاتە چۆن ئاوا بەرەوە دەچێت کاکە بەرپرسی وڵاتی چۆن ئاوا دەبێ ینی خەمخۆر نین ئایا ئەم حیزبانەی کە دەسەڵاتیان هەیە کە پاریان بەدەست بووە کە حکوومەتیان بەدەستە کە پەرلەمانیان بەدەستە کە دامەزراوەکانیان بەدەستە داهات سامان سەرەتی ئەم وڵاتیان بەدەستە نابێت تەماشاکەم زانە خۆ هاوڵاتی وڵاتە چۆن دەژیە زە ئەمە یەکێکە نمونەیەکە لە سەدەها هەزار نمونەی ئەم وڵاتە کە بێجێگە و ڕێگەیە کە نەخۆشی هەیە کە ژیانی نییە کە کەسابەتی نییە کە وڵی وا هەیە تەمە ناتوانێت منداڵەکانی بنێتە مەکتەبێ لەبەرەوەی کە ینی ئیمکانیاتی نییە بۆیە با تەماشای هەڵوێستی ئەوانە بکەن چەند ئازادی هەبووە چەند ستەم کراوە چەند یاسا سەروەر بووە چەند خەڵک خزمەتی کراوە خزمەتە یاسایی و ئاسایەکانی کە پێویستە هەر هاوڵاتی لەسەر ڕووی ئەم زەوی هەبی مادەم حکوومەتە بدە دەسەڵاتێکە بێ زۆر باش کەواتە بۆ چوونیەوە کە سپەی سیئیلولە کە بەڕێز وتت هاوڵاتیان تێیدا دەسەڵاتدارن یعنی لەسەر چ بنەمایە ینی حکومڕانێکی دەبێت مەسەلەن یاخود ئەویان لەبەر تاوی حکومڕانی بە کێ دەکرێت بە چ کەسانێک دەکرێت بە چ هێزانێک دەکرێت خۆی دەبێ مەجارێ بزانین ئەوەی بەیانیمان بۆ چییە ینی هەڵبژاردننی بەیانی بۆ چییە هەڵبژاردننی بەیانی بۆ ئەوەی کە ئێمە پەرلەمانێکی کارە دروستکەین پەرلەمانی کارە واتە بتوانێت بە ئەرکەکانی خۆی هەڵسێ لە یاسادانان کە بە شێوەیەک لە قازانجی هاوڵاتیان و هەرێمی کوردستان بێ پەرلەمانێک کە بتوانێت چاودێری حکوومەت بکە وەلێی پرسێتەوە لە سەرۆکی حکوومەت بپرسێتەوە لە جێگەری سەرۆکی حکوومەت بپرسێتەوە وەزیرەکان بانکە و محاسبەشیان بکە بەڵام بەداخۆ نەتوانرا خۆ تا ئێستا لەم هەرێمی کوردستانە بە دەرەجای 8مین کابینە ئێستا دەبێتە 9مین کابینە لەمە دووە نەتوانرا وەزیرێک ئیقالە پێی بکرێت لەبەرەوەی کە کەم تەرخەم بێ لە کارەکانی خۆی پەرلەمانێکمان دەوێت بەڕاستی کە بتوانێت بجە پەسەند بکە بتوانێت داهات شەفاف بکە بتوانێت بزانێت داخۆ ئەم داهاتە چەندە و ئەم داهاتە چۆن خەرج دەکرێت وەلەما کاتە پەرلەمانێک یان نوێنەرانێکی خەڵک دەبێت دیاری بکرێن کە بتوانن فعلا نوێنەراتی خەڵکی زەماری هەرێمی کوردستان بکەن ئەوەش چ کەسێک پێی دەکرێت دەبێت کەسێک لەوەی خەڵک تێکەڵ بێ دەبێت ئاگەلی معاناتی خەڵک بێ دەبێت لە ئێشوجانی خەڵک بپرسێتەوە دەبێت داواکاری و خەمەکانی ببا بۆ هەڵی پەرلەمان بۆ حکوومەت ناچارکە کە داواکاریەکانی جێبەجێ بکە حکوومەت ناچارکە کە کێشەکانیان چارەسەر بکە ئێمە دەبێت هاوڵاتی کە بەیانی دەنگ دەدا دەبێت بزانێت ینی پەرلەمانێکی ئاوای دەوێت دوایی لە هەناوی ئەم پەرلەمانەوە حکوومەتێک پێک دەهێنرێت ینی پەسەند دەکرێت تەشکیل دەبێت کە ئەرچی بریتی دەبێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و بەڕێوەبردننی ئەم وڵاتە و سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک ئەوە دەبێت بەڕاستی هاوڵاتی بزانێت کە دوو ئیش دەکات یەکەمیان نوێنەری خۆی هەڵدەبژێرێ بۆ ئەم ئەرکانی پەرلەمان دومیش بەرپرسان و کاربەدەستەکانی خۆی لە حکوومەت داری دەکات چکۆ لە 2010دا لە پەرلەمان متمانیان پێدەدرێت بۆ دەبێت هاوڵاتی بەڕاستی لەم ڕۆوە بەرپرسانە مامەڵە بکە بەرپرسانە مامەڵە بکە خۆت بە مەسئول بزانێت کە چێ هەڵدەبژێرێ دەنگ بەچێ دەدا و چێ دەکاتە سەرپەرشتکاری خۆی بەڕێوەبەری خۆی و نوێنەری خۆی لە هۆڵی پەرلەمان و بەڕێوەبەری کارەکانی لە حکوومەت هەرێمی کوردستان زۆر باشە ئەگەر مەسەلا خەڵک پشتیوانی بکات لە کۆمەڵی ئیسلامی ئێوە دەتوانن چی بکەن مەسەلەن بۆ پەرلەمانێکی کارە بۆ حکومڕانێکی باش چیتان کردەوە دەتوانن
چی بکەن لە داهاتوو خەڵک پشتیوانی تام بکە؟ ئێمە بەڵێنی ئەوە دەدەین کە لە ڕابردوودا چیمان کردووە هەڵوێستمان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەرلەمانیەوە لە ئیدارە و بەڕێوەبردنی حکومڕانی ئەم وڵاتەدا ئێمە چیمان کردووە بەڕاستی ئەگەر لێی زار نەکەین کەم ناکەین واگەر دوێنێکە بەقەدەر ینی 3 وەزیرمان هەبووە بەقەدەر 6 وەزیر خزمەت کرابێ بەقەدەر 10 وەزیر خزمەت کرابێ ئێمە لە مودو ئەگەر پشتیوانی پشتگیری خەڵک هەبێ بۆ کۆمەڵی ئیسلامی ئەوە دڵنیایان دەکەینەوە کە دوو بەرابەری ئەوە کە خەڵک پشتیوان دەکا و پشتگیر دەبێ ئێمە دەتوانین خزمەتیان بکەین واگەر دوێنێکە بە 6 پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان بە 3 پەرلەمانتار لە پەرلەمانی بەغدا بە چەند مدیر ناحیە و قایمقامێکە خزمەتێکی بەرچاوی هاوڵاتیان و خەڵکی هەرێمی کوردستان کراوە ئێمە دەتوانین بەڕاستی بە پشتیوانی پشتگیری ئەم خەڵکە ئەمانە دووقات و سێقات بکەینەوە بەڵام بەڕاستی پێویستی بە هەڵوێست و پێویستی بە پشتگیری و پێویستی بە متمانەی خەڵکەیە ئێمە ئەگەر بمانەوێ خزمەت بکەین ئەو خزمەتە بەواجب دەزانین ئێمە خزمەتی خەڵکی خۆمان خزمەتی وڵاتی خۆمان بە ئەرکێکی شەرعی دی دەزانین و لە هەمان کاتدا بە ئەرکێکی نیشتیمانی تەویشی دەزانین بەڵام بۆ ئێمە پێویستمان بە پشتگیری خەڵکەیە بۆ ئەوەی کە کەسانی بکەین بنێرین بە نوێنەراتی ئەم خەڵک و زەماوەرەکە پشتگیری دەکا کە تابوتوان لە سۆزانە و خەمخۆرانە کاروبارێک خەڵک بەڕێوەبەرن و نوێنەراتێکی ڕاستەقینەی خەڵک بکەن و فعلا خەڵک ینی کە دەنگی دەدا دەنگەکەی بەزایان نەچێ و دڵخۆش بێ بەوەی کە نوێنەرانێکی هەڵبژاردووە کە بەرگریان لە مافەکانیان کردووە و بە دوای چارەسەر کێشەکانیان داگەڕاون و ویستراوە کە حکومەتێک و پەرلەمانێک و مؤسساتێک هەبێ خەڵک تێدا ئاسوودە بێ و وڵات تێدا بەرەوپێش بڕوە گەشەی ئابووری هەبێ ئارامی هەبێ خەڵک دڵنیا بێ لە ماڵی لە سامانی لە سەروەتی لە ناموسی لە کەسابەتی لە وڵاتە ینی فعلا هاوڵاتی چەخی گرنگی پێدان بێ و هاوڵاتی ڕێزی لێگیراو بێ و هاوڵاتی ئازاد بێ لە وڵاتە کە ژیانی چۆن بەسەر دەبا کەسابەتی چۆن دەکا و دەنگ بەچێ دەدا کاکە تا ئەمڕۆژ ئەم فشارانە هەموو یارەیە تەبان لەگەڵ دەسەڵات نەبی کەسابەتی باش پێ ناکرێ لەگەڵ دەسەڵات نەبی گەشەی ئابووری نییە لەگەڵ دەسەڵات نەبی کۆمپانیایەکی باش پێدا نامەزرێ کاویەکی پاش باش پێ دروست ناکرێ لێ ناگەن دەنگ بە ئازادی بدا یعنی فەرمونون ئەوتە ئەمڕۆ ڕاستە بە بەراورد لەگەڵ ڕابردوو ئەندازەیەکی باش ینی بە ئارامی بەڕێوە چووە ینی باشتر بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێستاژ ینی من خەڵک پەیوەندیان پێکردن کە کاکە فشارێن لێ کردوون کە ئێوە ئەم خەڵکە دەبێت دەنگ بە فڵان کەسی بدەن و دوایی تەماشاش دەکەین بزانین ئەم دەنگانە لەم بنکەیە لەم وێزگەیە بە فڵان کەسی دراوە نەدراوە کاکە کێ ئەوە ینی ئازادی بە خەڵک زۆر هێزێک کە کاتی خۆی بۆ خۆ دروست کردووە ینی سەر بەخۆتن ینی حزب دایناون بەشێکی زۆری ئێستا هەر لی دڵنیان نەبی کە دەنگ بە خۆ دەداتەوە کاکە چون ینی باشە بۆ هەڵبژاردنێک نەکرێ وەکوی خەڵکی بێ وەکو وڵاتانی دنیا بێ کە تۆزێک ئارام بێ تۆزێک ئازاد بێ و خەڵک بە ئازادی بە ئارامی لەسەر زادی بڵێ کاکە من ڕاستە پۆلیسم ڕاستە ئاسایشم ڕاستە پێشمەرگەم بەڵام ئەم وڵاتەم بە ئازادی دەنگ بە فڵان یا دەنگ بە زۆر باش ئێوە لە 4 ساڵی ڕابردوو ململانێکی سەختان هەبوو لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم ئەو کێشەیەوە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم لەسەر چ بنەمایەکە کێشەیەکی شەخسیە حیزبی یاخود خەونی ئێوە چییە کە لەم ململانەیە سەختەدا بوون لەگەڵ دەسەڵاتداران نەخێر بێگومان ئێمە کێشە و ململانی ئێمە لەگەڵ دەسەڵات لەسەر زوڵم و بێدادی بووە لەسەر ئەوە بۆ کە کار بە بنەماکانی حکومڕانێکی تەندروستی نەکراوە و ینی ئێمە لەگەڵ ئەوە بووین کە مؤسسات لەم وڵاتە ینی پەیڕۆ بکرێ لەگەڵ ئەوە بووین کە یاسا سەرۆ بێ لەم وڵاتە لەگەڵ ئەوە بووین کە هاوڵاتی چەقی گرنگی پێدان بێت لەم وڵاتە لەگەڵ ئەوە بووین کە ینی پرۆسەی بڕاردن با شەفا بێت لە وڵاتە لەگەڵ ئەوە بووین کە پرۆسەی خەرجکردن یا داهات با شەفاف بێ با دیار بێ کە داهاتمان چەندەوە چۆن خەرج دەکرێتەوە بە تایبەتیش بە بەرژەوەندی هاوڵاتیان خەرج بکرێ ئێمە بەڕاستی کێشەمان لەگەڵ ئەو مبادی و ئەو پرەنسیپانە بووە کە هەمووش دەیڵێنەوە ینی هەمووش ینی لە بەرنامەکانیاندا باسییان کردووە بەشێکشی لە یاسا و لە ئەنزیمە و لە تعلیماتەکانی حکومەت و لە پەرلەماندا ینی هەیە بەڵام بەداخۆ پێ و پابند نابن ینی لێرەدا لەم وڵاتەدا تەبان بەداخەوە حزب یان کێشەی گەورەوەی کە حزب دەسەڵاتی زۆریە حزب دەتوانێت حکومەت ئیفلیسکە حزب دەتوانێت پەرلەمان تعتیلکە حزب دەتوانێت محاسبەی حکومەت بکە محاسبەی وەزیر بکە محاسبەی پەرلەمانتاری بکە محاسبەی مؤسسەی قەزا بکە ینی قازی لا بەرێ قازێکی دابنێ خەڵکێک دابنێ بە بەڕێوەبەری گشتی بە بەڕێوەبەر لەسەر ئاساس بنسینی حیزبایەتی بەڕاستی بەداخۆ ئێمە دەمانوێت
ئێمەش وڵاتەکەمان بە وڵاتانی دنیا بچێ بەڵێ موسساتی بێ یاسا تێدا سەروەر بێ داهاتی تێدا شەفاف بێ بەڵێ ینی خەونی کۆمەڵی ئیسلامی خەونێکی گشتیە بۆ نمونەوەکو حیزب نەبێ خەونی حیزبی یاخود بنەماڵەی یاخود ناوچەی هەبێ خەونی ئێوە خەونی هەموو خەڵکی کوردستانە بێگومان کاگە حەشیمجان خۆمە لە ڕابردوودا کە کارمان کردو بوون منە لە حکومەت خۆ باە ئەوەندەی دەسەڵات هەبووە کە ئەگەر ئێمەش ویست بامان تەنها خزمەت بە کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی بکەن خزمەتیان پێ بکەین خۆ دەمانتوانین لەو ئیعاناتی زراعی کە هەبووە بە ملیار بۆ دەمانتوانی بین بیدەین بە ئۆرگان و بە کادیرانی کۆمەڵی ئیسلامی خۆمە دەمانتوانی ئەگەر عەقدێک هەبێ دامەزانێک بە عەقد هەبێ دەمانتوانی بین کادیرانی کۆمەڵی ئیسلامی دامەزێنین واگە امتیازاتێک هەبێ بین بە کۆمەڵی ئیسلامی بدەین واگەر بەڕێوەبەرێکمان لابرد ئێمەش بگەڕابین داخۆ بزانین داخۆ لە وەزارەتی کشت و کار کە 12000 فەرمانبەری هەبووە بزانین داخۆ کامیان کۆمەڵی ئیسلامیە تەعاتوفی لەگەڵ ئێمە ئەوی دابنین ئێمە پێمان نەبوو کە حکومەتداری ئەوە ناکرێ ئێمە هاتووین حکومەتداری بکەین کە یاسا تێیدا سەبەر بێ و پابند بە یاساکان و بە ئەو تعلیماتانەی کە هەیە بۆ بەڕێوەبردنی کاروباری خەڵک بە یەک چاو تەماشای خەڵک کراوە و دادگەرانە کار کراوە و قەت ڕۆژە لە ڕۆژان تەبان بۆ هیچ کارێک کە بەیەکێکمان سپار بێ بۆ هەر بەرپرسارەتێک کە کەسێکمان دانابێ قەت نەمان پرسیوە و نەشمان زانی و ئەم کەسە سەر بە حیزب لایەنێکە مسلمانە یا غیری مسلمانە پارتی یەکێتیە گۆڕانە کۆمەڵە هەر حزبی بە گرنگ ئەوەیە کەسێکی شایستە بوو بێ لێمان ڕادی بێ بە پێی سیڤەکەی کارەکەی باش دەکاو و دەتوانێت سەرکەوتوو بێ لە کارەکەی خۆیدا ئەوە پێوە لای ئێمە کاک حەشیم ئێمە ینی خۆ خەڵک ئەگەر ئەنی ئەوەندێک کە بینێتی خەڵک دەبینی ئەنی داخۆ ئێمە لە کاتی مامەڵەکردنە لە کاتی هەست و کەوتدا لەگەڵ خەڵک کە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ فەرمانبەرەکانی خۆمان داخۆ چۆن مامەڵەمان کردووە ئایا ڕۆژە لە ڕۆژان ئەم جیاوازیان بینیوە ئەم فەرقیان هەست پێ کردووە کە ئێمە بیکەین لەگەڵ ینی برادەرێکی خۆمان و لەگەڵ کەسێکی کە زۆر ناساوە لە حیزبێکی کەیە ئێمە ڕەخنەمان لەوە بکە ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەیان کردو بۆ سەرکەوتوو نەبوون بۆ ئێمە بە هیچ شێوەیەکی برامە نەداوە کە بەڕێگەی ئەوان دابڕۆینەوە برامە داوە کە بەڕێگە ڕاست دووسێکی خۆمە دابڕۆینەوە حکومڕانێکی تەندروست حکومڕانێکی دادگەر حکومڕانێکی بێفەرق بێجیاوازی لەنێوان هاوڵاتیان هەرێمی کوردستان زۆر بەڕێوەبەرین دوو خولەکمان ماوە یەکیان سەبارەت بەوەی کە تا چەند مەسەلەن باز دۆکەی کە دەسەڵات ترسی لە کۆمەڵەیە لەبەرەوەی هێزێکی مەسەلە قسەی خۆی ناگۆڕێ بوێرە لە سیاستکردن تا چەند ترسیان لە بەهێزبوونی ئێوە هەیە و دواتریش دوا پێیانتان بۆ خەڵکی کوردستان چییە؟ دوو خولەکمان ماوە سوپاس ئەگەر بە کورتی بێت. ئێمە دەبێت دەسەڵات و ئەوانەی کە ئێستا ئەم وڵاتە بەڕێوە دەبن دەبێت دڵخۆش بن بۆ کە کۆمەڵی ئیسلامی ئاوا ڕاست و ڕێک و ڕوونە ئەی باشە پێیان خۆشە لەگەڵ هێزێک مامەڵە بکەن کە دووڕووی هەبێ و نیفاقی سیاسی هەبێ کە بەداخەوە بەڵێ هەندێک لە دەسەڵاتداران چونکە لە خۆیانەوە تەماشا دەکەن ڕەنگە حەز بەو جۆرە هێز و قەوارە و کیانە بکەن ئێمە ینی بەڕاستی خەڵک پێی خۆش بێ یا پێی ناخۆش بێ و بەدڵی بێ یا بەدڵی نەبێ ئێمە لەو بەرنامە و لەو پرۆژە و لەو هەڵوێستانێک کە بە ڕاستمان زانیوە بە حەقیان دەزانین و بەدەستۆزیمان زانی بۆ خەڵکی جەمهوری هەرێمی کوردستان بۆ ئەم وڵاتە ئێمە لێی نایەنە خوار و ئەگەر لە هەڵوێستەکانمان لە بۆچوونە باشەکان بۆ خزمەتکردن لیان زیاد نەکەین ئەم لە هەموو لا دڵنیا دەکەن و کە لێی کەم ناکەین نە بە فشار و نە بە تەماع و نە بە هیچ ڕێگایە کە بیویستری ئێمە لەو ڕێگا ڕاستە لابدن ئێمە لەو نادەین ئەوە دڵنیا بن بەیانیش بەڕاستی من بەڵێ من بەڕاستی داوا دەکەم کە خەڵکی هەرێمی کوردستان بەیانی بە گەرمگووری بەزاری هەڵبژاردن بکەن و هەڵبژاردنێکی چارەنووس سازە و پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئومێد دەکەم کە ئینشاڵڵا بەو نیەتەوە و بەو گڕوتینەوە کە ئێمەش پەرلەمانێکی کارەمان هەبێ حکومەتێکی خزمەتگوزارمان هەبێ وڵاتێکی ئاراممان هەبێ ئابوورێکی بەهێز و وەژیانێکی خۆشگوزەرەمان هەبێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.